لە چەند ڕۆژی ڕابردوودا 13 کەس لە مامۆستایان و فەرمانبەران لە سلێمانی دژی پێنەدانی موچەوک لە بەرز نەکردنەوەیان مانیان لە خواردن و خواردنەوە گرت. دوای بایکۆت شکاندن ڕەوانەی نەخۆشخانە کران و ماوەیەک لە نەخۆشخانە لە ژێر چاودێری دکتۆردا بوون. ئەمڕۆ سەرجەمیان ڕەوانەی ماڵەوە کرانەوە و ئێستا من لە دەواازەی قەڵاتزێم یەکێک لەو مانگرتوانە فەرمانبەرە لە زانکۆی ڕاپەڕین و دانیشتووی شاری قەڵاتزێ. ئەوانەی دەور و پشتی من ئەو خەڵکانن کە هاتوون بۆ پێشوازیکردن لەو کەسەی کە مانی گرتووە. من بۆ زانیاری زیاتر دەسمە لای خۆی. کاکسامان بەخێر بیتەوە، تەندروستی چۆنە ئێستا؟ والله باشین لەخوا بەزیێ زۆر باشین، هەر بەخێر بێنەوە. ڕێنمایی دکتۆر چۆن بوو؟ چی پێگوتن بەیەوە؟ وڵای ڕێنمایەکان تا ئێستا دەستمان بە خواردنی قورس نەکردوێتەوە، هەر سوو بوو هێلکە و ئەوانەی کە زۆر سادەن لە خواردنی سوکەوە دەستمان پێکردو. تا ئێستا ڕێگە پێدراونی هەتا هەفتێک دوو هەفتە ناتوانین خواردنی قورس بخۆین. مامۆستا سامان تاکە مامۆستا فەرمانبەر بووی کە لە ئیدارەی ڕاپەڕین تۆ یەکێک بوو لەو مانگرتوانە، بۆچی بەتەنیا بوو؟ چۆن بوو ئەو بڕیارەتدا؟ وڵای من لە هەر شوێنێک ناڕزایی هەبوو بێ من لێ بووم، جا لە هەر شوێنێک بوو بێ، لە دەڤەری خۆم بوو بێ، لە سلێمانی و بێ، لە هەڵەبجە، لە کەلار، لە هەموو بەشداریم کردووە بە درێژا و چەندی ساڵەکە من بەمەعەندەل لە شەقامدام. بۆیە ئەمە بە دوایین فشاری مەدەنی بوو بەرامبەرەوە دەسەڵاتە. گوتم باو شانازێشم پێ ببڕێ، بەڵکو ئینشاڵڵا لە سەردەستی گیانی ئێمە گۆڕانکاریی گەورە لە نەخشەی سیاسی ئەم هەرێمە ڕوو بدات، بەڵام بەداخەوە کە نەتوانم. مامۆستا سامان بڕیارێک هەیە کە دەنگویەوە هەیە بایکۆت بشکێنرێ و ئەوانە ئایا چۆن یعنی دوای ئەوەی کە ئێوە بایکۆتەکەتان شکاند ئەو بڕیارە درایە خو چۆن زانی بایکۆت لە پێشێ مەژدا هەبوو. بایکۆت شتێکی خۆرسکانەیە لەبەر نەبوونی موچە و زوڵ مستەمی ئەو دەسەڵاتە هاتوتەکایەوە. بایکۆتەکە هیچ پەیوەندی بە مانگرتنی ئێمەوە نییە ڕاستی، بۆیە مامۆستایان دەتوان زیاتر سەی تێدا بکەن. هەستە چۆنە کە دوای نزیکەی 20 ڕۆژ شارەکەی خۆ جێشتەوە ئەمڕۆ گەڕاویتەوە؟ هەستی چۆنە مامۆستا؟ ڕاستی هەستێکی زۆر خۆشمەوە و چاوەڕێی زیاتریشم لە خەڵکەکەیت، چونگات ئێمە بۆ حیزبەتی و بۆ هیچ شخصێکمان نەکردووە و بە قسە هیچ کەسێکیش مانگرتنمان نەشکاندووە لە سەرداوای ئەو خەڵکە سۆزەی کە لە پشمان بوو بۆشمان نەکردو. یعنی ڕاستی خەڵک خۆمان پێڵ کێشێ یانەوە تا خەڵک بە پاڵەوانمان ئەوە کە ئەمە ڕاستی بەس بۆمان کردووە بتوانین گۆڕانکاریەک لە وڵاتە ڕوو بدات، بەس بەداخەوە کە نەماتوانین.